بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفا. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگار لەسەر هەموو لایەک بێت. خۆشحاڵ و شادومانم کەوا ئەم جارش لە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی تیشک بە خزمەتی ئەوەی بەڕێز و زێدە ئازیز شاد بوومەوە. خۆشەویستان، لە درێژەی ئەو زنجیرە باسانەی کە چەند ئامۆژگاریەک بوو پێشکەشی گەنجانی بەڕێز و خۆشەویستم دەکرد، ئەم جارش ئامۆژگاریەک و گوڵێک لە گوڵزارەکانی ئەم ئیسلامە دەچنین و پێشکەشی گەنجانی بەڕێز و خۆشەویستی دەکەین. خۆشەویستان، ئەمڕۆ باسی سڵاوکردن دەکەین. سڵاو لەسەر ئەو کەسەی کە بیناسیت و ئەو کەسەش کە نەیناسی. ئەسونەتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە زۆر بەمان تەرکمان کردووە و وازمان لێهێناوە، پشتگوێمان خستووە. بەڵێ خۆشەویستان، وشەی ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه، سڵاوی پەخوای پەروەردیگار. بۆچی جارێک ئەم وشەیە ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله؟ خۆتان دەزانن زۆربەی زۆری ئەمڕۆ خەڵک دەبینی وشەی هەلا و مەرحەبا و بەیانی باش و ئەم کاتت باش و زۆربەی زۆری خەڵک ئەم وشانە بەکاردێنێتن. کەم وایە زۆر جاران دەبینی خەڵک زۆری گەنجان ئەم وشەیان تەرک کردووە، وازیان لێهیناوە ئەسەلام عەلەیکم. طبعاً ئەم وشەیە خوای پەروەردیگار ئیسلام کاتێک کە بۆ ئێمەی هەڵبژاردووە حکمەتی و تایبەتمەندی خۆی هەیە. ئەم وشەیە سەلام واتە سەلامەتی لە دەرد و لە ئازار و لە ناخۆشی و لە هەموو شتێک، کەواتە وشەی سەلام هەر لە خۆیەوە سەلامەتی تێدایە، ئەمن و ئاسایشی تێدایە. بۆیە ئەم وشەیە خودی وشەکە گرنگە، بەکارهێنانەکەی گرنگە کە بەکاری بێنین. خۆشەویستان، خوای پەروەردیگار فەرمانمان پێدەکاتن کەوا ئێمە ئەم وشەیە بە سەلام لەگەڵ یەکتری بەکاربێنین. فەئیذا دەخەلتم بویوتەن فەسەلموا عەلى ئەنفوسیکم تەحیەة مبارەکەة من عند الله، تەحیەة مبارەکەة طیبە من عند الله. بەڵێ ئەگەر چوونە ماڵەوە سڵاو لە خۆتان بکەن. جا لە تەفسیری ئەم ئایەتەدا مفەسسیرین هەندێک دەفەرمون سڵاو واتە لە براکانتان بکەن یا لە ئەهلی ماڵەوەتان بکەن، یاخود ئەگەر کەسی لێ نەبوو لەو ساڵحانەی کە لە ماڵەوەن لە ئەهلی جن و مەلایکەت لەوانە بکەن. بەڵێ خۆشەویستان، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بە ئێمەی موسڵمان دەڵێتن، بە ئیمانداران دەڵێتن کەوا زۆر سڵاو لە یەکتری بکەن، چونکە سڵاو بەرهەمی تایبەتی خۆی هەیە. بەڵێ یەک لە بەرهەمەکانی ئەوەیە دڵەکان سەلامەت دەبن لە حقد و لە حەسەد و لە نەخۆشیەکانی دڵ، واتە سینگ و دەروونمان سەلامەت دەبێتن لە هەرچی ڕق و کینەیە بەرامبەر بە برای موسڵمانمان. بەڵێ یەکێکی تر لە بەرهەمەکانی سڵاوکردن ئەوەیە کە پاداشتێکی گەورەی خوای پەروەردیگار پاداشتێکی گەورەمان دەداتەوە لەسەر ئەوەی کە سڵاو لە یەکتری بکەین. هەروەها خۆشەویستان، ئەوەی ینی سڵاوکردن لە یەکتری، سەلامکردن بە سەلامی ئیسلام یەکێکە لەوانەی کە مرۆڤ بەرەو بەهەشت دەباتن. کەواتە ئەمانە بەرهەمی سڵاوکردن. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانمان پێ دەکات کە سەلام لەو کەسانە بکەین کە بیان ناسین و نەیان ناسین. اینجا ئێمە ئەمڕۆ زیاتر تەرکیز لەسەرەوە دەکەین، ئەو سونەتەی کەوا تەرکمان کردووە، کەوا وازی لێ هێنراوە. من ئامۆژگاری گەنجانی خۆشەویست دەکەم و هەموو هەرچی خوشک و برایە، ینی سڵاو وانەبیت سڵاومان تەنها لەو کەسانە بیتن کە ئەیان ناسین، بەڵکو سەلام لە هەموو ئەو کەسانە بکەین کە دەیان ناسین و کە نایان ناسین. چونکە موسڵمانان خۆشەویستان وەکو یەک جەسەدوان، وەکو یەک لاشەوان، موسڵمانان هەمویان یەک لاشە و یەک جەسەدن. نمونەی ئێمە نمونەی موسڵمانان كالجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. ئێمە دەبێ هەمومان نمونەی یەک لاشەوا بین. ئەگەر یەکێک ئازاری پێگەیشت لە شوێنێک هەمومان ئازارمان پێ بگاتن.
کەواتە پێویستە هەرچی مسلمانە بیناسین یان نەیناسین سڵاوی لێ بکەین. بەڵێ خۆشەویستان، پرسیار کرا لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، پیاوێک پرسیاری لێ کرد لە پێغەمبەری پرسی عەلەیهی سەڵات وەسەلام، پێی فەرموو ئەیول ئیسلامی خەیر، چ شتێک لە ئیسلامدا لە هەموو شتێک چاکتر و باشتر و خەیرترە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی تطعم الطعام وتقرأ السلام على من عرفت ومن لم تعرف. فەرمووی خواردن بدەیتە خەڵکی، خزمەتی خەڵکی بکەی و خواردن بە کەسانی نەدار و هەژار و برسی بدەی، وتقرأ السلام، سڵاو لەو کەسانە بکەی على من عرفت ومن لم تعرف، ئەوەی ئەیناسی و ئەوەی نایناسی سڵاوی لێ بکەی. بەڵێ خۆشەویستان، بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی تردا پێمان دەڵێتن، دەفەرمێ بەینە یەدەی ساعەتی تەسلیم الخاصە، یەکێک لە نیشانەکانی قیامەت ئەوەیە کە خەڵک تەنها سڵاو لەو کەسانە دەکاتن کە دەیان ناسیتن، کەسانی تایبەت، یعنی سڵاو لە هەموو کەس ناکە. وەفەشو التیجارە، یەکێشتر لە نیشانەکان زۆربوونی بازرگانی زۆر بڵاوە بیتەوە، حتى تعین المرأة زوجها في التجارة، تا وای لێ دێ ئافرەت یارمەتی پیاوەکەی دەداتن، مێردەکەی دەدات لە بازرگانی کردن. پاشان وقطع الأرحام، بەڵێ لە کۆتایی زەمان سیلەی ڕەحم نامێنێتن، مسلمانان یعنی سیلەی ڕەحمیان ئەپچڕێنن لەگەڵ یەکتری، سەردان و هاموشۆی یەکتری ناکەن. پاشان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی وەفەشو القەلەم، خوێندەواری زۆرە بیتن، بەڵام جەهل بە علمی شەرعی ئەوەشیان زۆرە بیتن. خوێندەواری زۆرە، بەڵام جەهل بوون و نەزانینی علومی شەرعی ئەوەیان لەلایەشتر زۆرە بێتن. پاشان فەرمووی وظهور شهادەتی الزور، شاهدیدانی بە درۆ، بەڵێ ئەمەیان زۆرە بی، وەکتمان و شەهادەتی الحەق، شەهادەی بە حەق خەڵک ئاشکرای ناکا، کەتم یەکا لە لای خۆی. کەواتە خۆشەویستان، یەکێک لە نیشانەکانی قیامەت کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی کرد تەسلیم الخاصە، سڵاوکردن لەو کەسانەی کە ئەیان ناسیت. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر جەخت لەوە ئەکاتەوە کە ئێمە سڵاو لەوەی ئەیناسین و نایناسین بکەین، بۆ ئەوەی خۆشبەختی، بۆ ئەوەی ئەمن و ئاسایش لەناو کۆمەڵگا بەرقەرار بێتن، بۆ ئەوەی تاکەکانی کۆمەڵگا کەس لە بەرامبەر ئەوەی تر ڕقی لە ڕق و چینەی لە دڵدا نەبێتن. خۆشەویستان، ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە باسی ئەوەی کرد، معنای ئەو فەرمودەیە تەقرأ السلام على من عرفت ومن لم تعرف، یعنی ئەوەی دەیناسی ئەوەی نایناسی کە پێی دەگەی سڵاوی لێ بکەی. بەڵێ ئەمە پێمان دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە هاوکاریکردنی مسلمانان، خواردندانی مسلمانان، یارمەتی مسلمانان و هەروەها سڵاو لێکردنیان بە بەهاناوە چوونیان کە چەندە خێرە و چەندە گرنگی خۆی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. بەڵێ خۆشەویستان، ئێمە با خۆمان تەماشاکەین کاتێک کە کەسێک سڵاومان لێ دەکاتن، یعنی چەندە ئەو کەسەت خۆش دەوێتن، هەر بە خۆت نیە ئەگەر کەسێک سڵاوی لێ کردی پێی گەیشتی ئەو کەسەت خۆش دەوێتن. بەڵام ئەگەر کەسێک یعنی با نەشیناسی، هیچ نەشیناسی، بەس سەلامی لێ کردی، هەر لە خۆوە دڵت بۆ ئەو کەسە دەچێتن. بەڵام ئەگەر سەلام نەکاتن، چەندە کەسێکی باشە زۆر جاران هەر لە خۆوە یعنی ڕقت لێ دەبیتەوە، ڕقێک ئەکەویتە دڵ. بۆیە ئیسلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەوەی ئەو ڕق و چینەیە لە دڵی مسلمانان نەمینێتن بەرامبەر یەکتری، بۆ ئەوەی مسلمانان هەمیشە کۆمەڵگایەکی خۆشبەخت بن، بۆ ئەوەی هەمیشە یەکتریان خۆش بوێتن، هاوکاری یەکتر بکەن، کۆمەڵگا بنیاد بنێن. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەشروعی سەلام، پرۆژەی سەلام کە پرۆژەیەکە بەڕاستی پرۆژەی ئیسلامە، بەڵێ سەلامکردن مەشروع و پرۆژەی مسلمانانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی پێکردوون کە بڵاوی کەینەوە، کە زۆر سەلام لە یەکتری بکەین. پێغەمبەر صلی الله علیه و سلم چ دەفەرمێ لا يدخلون الجنة لا تدخلون الجنة حتى تؤمنوا، ئێوە ناچنە بەهەشت هەتاکو باوەڕ نەینن، ولا تؤمنوا حتى تحابوا، و ئێوە ناش بنە باوەڕدار هەتاکو یەکتریتان خۆش نەوێتن. پاشان پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمووی ئەلا ئەدلکم على شيء إذا فعلتموه تحاببتم، ئایا شتێکتان پیشان نەدەم ئەگەر کاتێک ئەو شتتان کرد ئێوە یەکتریتان خۆش بوێتن؟
بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی ئەفشوا السەلامە بەینەکم، زۆر سەلام لە یەکتری بکەن، بە یەکتری بڵێن ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. بەڵێ خۆشەویستان، سەلام لە یەکتری کردن مای پاداشتە، وەکو پێشتریش باسمان کرد. خوای پەروەردگار پاداشتی زۆرمان دەداتەوە. نابینن ڕۆژێکیان پیاوێک هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەر دانیشت بوو گوتی ئەسسەلامو عەلەیکم. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەڵامی داوە و فەرمووی ئەوە بیست، ئەو عەفوەن ئەوە دا. یەکێکی تر هات گوتی ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله، پێغەمبەر صلی الله علیه وسلم وەڵامی داوە و فەرمووی ئەوە بیست. یەکێکی تر هات گوتی ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه، پێغەمبەر صلی الله علیه وسلم وەڵامی داوە فەرمووی ئەوە سی. کەواتە سڵاوکردن کاتێک کە ئەڵێی ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه سی خێرت بۆ دەنووسرێتن. زۆر سەلام بکەن. لەو سەردەمەیەدا زۆر پێویستمان بەخێرە. دڵخۆشکردنی برای مسلمانت خەندەخستنە سەرلێوی کە بەهۆی سڵاوی تۆوە، ئەوەشیان هەر بەخۆی سەدەقەیە. بەڵێ ئینسانی مسلمان ژیانی هەمووی خێرە، کاتەکانی هەستان و دانیشتنەکانی هەمووی خوای پەروەردگار بەخێر بۆ نووسن. عەجەبەن لئەمری المؤمن إن أمره كله له خير إن أصابته السراء شكر فكان خيرا له وإن أصابته ضراء صبر فكان خيرا له. ژیانی مسلمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ سرم لێ سوڕماوە، هەمووی خێرە. تووشی خۆشی بوو شکری خواکە، خێری بۆ ئەنووسرێ. تووشی ناخۆشی بوو سەبرەگرێ و ئارامەگرێتن، خێری بۆ ئەنووسرێ. کەواتە ئێمە هەستانمان، دانیشتنمان، کردارمان، گفتارمان، قسەمان، گفتوگۆمان، سڵاومان هەمووی خێرە خۆشەویستان. کەواتە سڵاو لە یەکتری بکەن. هەوڵدەن گەنجانی خۆشەویست، بە تایبەتی ئێوە زمانتان زۆر لەسەر سەلام ڕابێنن، سڵاو لە یەکتری بکەن بۆ ئەوەی کۆمەڵگایەکمان بنیاد بنین، کۆمەڵگایەک پڕ بێ لە سەلام، پڕ بێ لە ئەمن، پڕ بێ لە ئاسایش، پڕ بێ لە خۆشبەختی. بەڵێ خۆشەویستان، ئەمڕۆژ بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەمەڵقەیە. تا ئەڵقەیەکی تر پێتان دەڵێم ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه.